حکوومەتێکی ڕاست و دروست کە بە یەک چاو تەماشای سەرجەم هاوڵاتیان کات بەبێ لە بەرچاوگرتنی پێکاتەی فیکری و سیاسی کۆمەڵایەتیان ئەویش دەگەڕێتەوە بۆ نەبوونی حکوومەتێکی کارای بێلایەن ئەویش دەگەڕێتەوە بۆ نەبوونی دامەزراوە و دام و دەستگای پیشەیی و سربەخۆ ئەویش دەگەڕێتەوە بۆ هەیمەنەی حیزبی و شخصی ئاوا وەکو چەند ئاڵقەیە کە زنجیرێک پێک دێنن هەیمەنەی شخصی بۆتە هۆی ئەوەی کە ئێمە دامەزراوەی پیشەوی و سربەخۆمان نەبن ئەویش بۆتە هۆی کە حکوومەتێکی کارای بێلایەنمان نەبێ ئەویش بۆتە هۆی کە سیاست و بەرنامەیەکمان نەبێت کە بە یەک چاو تەماشای هەموو هاوڵاتیان کە ئەویش بۆتە هۆی ئەوە کە دادگەری بفەوتێەوە لە شوێنیدا زوڵم و ستەم نیشتە جێبێ ئەنجا ئەوەی کە قوڕەکەی خەستر کردوێتەوە بریتێ لە مامەڵە نەکردنی ڕاست و دروست لەگەڵ ئەو قەیرانەدا تا ئێستا مامەڵەیەکی واقعیانە مامەڵەیەکی ڕاست و دروست لەگەڵ ئەو قەیرانەدا نەکراوە واتە ئێمە کە تەماشای چۆنیەتی مامەڵەکردنی حکومڕانان بەرپرسانی ئەم هەرێمەی خۆمان دەکەین لەگەڵ ئەم قەیرانەدا چ دەبینین یەکەم نەناسینی قەیرانەکە و هۆکارەکانی بە شێوەیەکی واقعبینانە و هەوڵدان بۆ تەفسیرکردنی بە شێوەیەکی ناواقعی سێ تۆمەتبارکردنی خەڵکی ناڕازی و بێزار جا چ ئۆپۆزیسیۆنە چ خۆپێشاندەرانن بەچی تۆمەتبارکردنیان بەچی ئەوانە دژاتی ئەم ئەزمموی هەرێمی کوردستان دەکەن بۆ ئەو کەسەی دەڵێ بە ئەزمونونەکەمان ڕێک بێ و عەدالەتی تێدا بێ و زوڵم و ستەمی تێدا نەبێ و قڕی پڕیچینایەتی نەبێ و ئەزمونونەکەمان و واقع سیاسەکەمان دامەزراوەکان و دام و دەستگاکانی پیشەیی بن سربەخۆ بن ئەوە دژی ئەزمونونەکەیە یا دڵسۆزێتی یا تۆمەتبارکردنی بەوەی کە ئەوانە دەستی دیانیان لە پشتە دەستی دەرەکیان لە پشتە ئەجێندای دیکەیان هەیە وەڵاهی ئەگە ئەو دەستە دەرەکیە تاسە نەمانزانی و دەستی دەرەکی و دەستی دوژمن بێوێت وەزعی تۆ باش بێ ئەگەر ئەو دەستە دەرەکیە بێوێت لە هەرێمی کوردستاندا عەدالەت بەرقەرار بێ و گەندەڵی نەمێنێت دیارە دەستێکی زۆر مەبارەکە ئەوە مەدەحکردنی ئەوانەیە کە تو بەحساب بە دوژمنیان دەزانی ئەمجا بۆ دوور بڕۆین وەکو گوتم شتەکە زۆر دیارە لە بەرچاوە پێویست ناکە دوور بڕۆی هەر لێی وردیەوە دەزانی کە خەڵکەکە بۆچی تۆڕێ و بۆچی ناڕازیە یا محکومکردنی نیەتی خەڵک وەڵا ئەوانە نیازیان خراپە نیەتیان خراپە یا جاری وا مەسەلەن بە زۆر شێوە تعبیر لەوە دەکرێت ئەوانە مەرامی سیاسیان هەیە جا خۆگەر خەڵک مەرامی سیاسی هەبێ بەڵام سیاسەتێکی سەرڕاستانە بۆ خراپە ئەدی برادەر تۆ شەر سیاسەت ناکەی ئەگەر ئۆپۆزیسیۆنە ئەگەر خەڵکی خۆپێشاندەر ئەگەر نووسەرێکە بێوێت سیاسەتێکی ڕێک و ڕاز لەم وڵاتەدا هەبێ لە شەوتەکانی نەمێنن بۆ خراپە یان دەگوترێ ئەوانە هەوڵی کورسی و دەسەڵات دەدەن جاخۆ کابراگەر کورسی و دەسەڵاتی بۆ خەڵکی پێ خراپە با بە خۆشی پێی خراپ بێ و هێندە لە ڕاستیدا ئەوە نەشتێکە خەڵکی پێ تۆمەتبار بکرێت چونکە هەر حیزبێکی سیاسی خۆ هەوڵ دەدا دەسەڵات وە دەستبێنێ بەڵام دەبێت تەماشای پێدا خوا دەسەڵاتەکەی بۆ چییە ئەگەر بۆ زوڵم و بۆ ناعەدالەتی بێ بۆ گەندەڵی بێ خراپە ئەگەر بۆ بێ عەدالەت چەسپێنێ بۆ پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام هاتوون جڵەوی وڵات بەدەستەوە بگرن بۆ ئەوەی کە شەریعەتی خوا بچەسپێنن حوکمی خوا بچەسپێنن و عەدالەت بەرقەرارکەن یا مەسەلەن هەرێم مەترسی لەسەرە باشە ناڵێن هەرێم مەترسی لەسەر نییە مەترسی دەرەکی هەیە بەڵام بەڕاستی ناڕێکی نێوخۆ زوڵم و ستەمی نێوخۆ گەندەڵی نێوخۆ و نەبوونی دامەزراوەکان ئەو بەڕاستی ئەوەش مەترسیی نێوخۆی زۆر خەتەرە و بەڕاستی گرفت و نەخۆشی و کێشەکانی نێوخۆ زەمینە خۆش دەکەن بۆ مەترسی دەرەکیش ئەگەر لە نێوخۆدا ڕێک و پێک بین پتە بین تۆکمە بین دوژمنی دەرەکیش زەفەرمان پێ نابە بە تایبەت جا بۆ ئیسلامیەکان کۆمەڵێک تۆمەت باز دەکرێن بۆ وێنە دەگوترێ ئیسلامیەکان پاشکۆی خەڵکن ئەمن دەڵم جا خۆ ئەگەر پاشکۆ بوونایە خۆ دەبوا پاشکۆی ئەو دوو حیزبە بن کە هەموو شتێکیان بەدەست بەڵام لە ڕاستیدا ئەوە شتێکی بێزیە کەسێک ئێمە بناسێ دەزانێت کە ئەمە
کە قەرارمان داوە بەندەی خوابین شوێن کەوتو شریعەتی خوابین و بە شوێن پێغەمبەری خوادا هەنگاو بنین صلی الله عليه وسلم هیچ کەس بە شایستەی ئەوە نازانێت ببینە پاشکۆ بەڵام هەر کەسێک لەگەڵمان هاوکار و دەستبارگر بێ بۆ چەسپاندنی دادگەری لابردنی زوڵم و ستەم هەر کەسێک بێ یان دەگوترێ ئەوانە دەیانێ حکمی وەکوی تالیبان بۆ ئێرە بێنن کوردستان جیایە لە ئەفغانستان عراق جیایە لە شوێنێکی دیکە و ئێمە کاتی خۆشی تێبینیمان هەبوو لەسەر تالیبان یان دەگوترێ ئەوانە دژی دیموکراسین و بەڕاستی ناسنامەی خۆمانمان بزر نەکردن وەکو خەڵکی ئیسلامی بەڵام چی کێشەشمان لەگەڵ دیموکراسی نییە ڕەخنە و تێبینیمان لێ هەیە ئەلبەتە دیموکراسی وەکو میکانیزمی حکومڕانی بەراوردی دەکەین وەکو لە کتێبەکانی خۆمدا لە چەند مەسەلەیەکی باوی سەردەم و لە تەوژمی ئیسلامی و عەلمانی خاڵەها بەشی جیاوازەکانی باسمان کردووە تەموکۆری لە دیموکراسیدا دەبینین و بەدیلی دیموکراسی بریتێ لە دیکتاتۆریەت نەخێر ئێمە دەڵێن یەکێک لە بنەماکانی سیستەمی حکومڕانی لە ئیسلامدا بریتێلەوە کە دەسەڵات بەدەستی خەڵکەوەیە وەکو من لە وتاری ئیسلام و دەوڵەتداری حکومڕانی باسم کردووە ڕوو لە ئیمانداران دەکات ڕوو لە کۆمەڵگا دەکات یەک جاریش ڕووی لە توێژێک نەکردووە بۆ وێنە بفەرمێ يا أيها العلماء يا بفرمي يا أيها المسؤولون هذا فرمي يا أيها الذين آمنوا يا هذا فرمي يا أيها الناس يا بني آدم وهر سيستمي سياسي ده شرعي له خلقكم الغاور بقدر كانت پیغمبران عليهم الصلاة والسلام كخواي فرجال شرعيتي پیدا ونكو شرعيتي آسماني بلام هتا شرعيتي زمينيان پیدا نکردونان توانو كانوا قواري سياسي دروس کرد ئەو پێغەمبەرانەی عليهم الصلاة والسلام کە خەڵک ئیمانی پێ نەهێناون واتە کۆمەلگایەکیان بۆ پەیدانە بۆ نەیانتوانیەوە کە قەوارەیەکی سیاسی دروست کرد شەرعیەتی ئاسمانیان هەبووە بەڵام شەرعیەتی زەمینیان بۆ پەیدا نەبووە ئێمە ئاوا حاڵی بووین کە ئەوەش کرۆکی دیموکراسیەوەک و میکانیزم و حکومڕانی هیچ ناکۆچیی نییە ئەوە لەگەڵ شریعەتی ئیسلامیدا ئێمە لە ڕووی دیکەوە تێبینیمان لەسەر دیموکراسی هەیە کە ئەویشەوەیە مەسەلەی حەڵاڵ و حەرام دەداتە دەست خەڵک ئێمە دەڵێن مادام شریعەت هەیە کۆمەڵێک یاسای نەگۆڕی تێدایە پێویستە ئەنجومەنی شۆڕا پێویستە پەرلەمان الحەمدولله هەم لە دەستوری عراقدا هاتووە و کاتی خۆی لە ڕەشوسی دەستوری هەرێمیشدا هەر هەیە کە نابێ یاسایەک دەرچێت پێچەوانەی نەگۆڕەکانی ئیسلام بێ ئیدی تەواو ئەو کەم و کوڕ نوقسانێکە لە دیموکراسیدا هەیە بەو مادەیە چارەسەر دەکرێت ئێمە کێشەیەکمان لەگەڵ دیموکراسیدا نیە لە ڕاستیدا پاشان دەگوترێ باشە ئەو دوولانە ئیسلامیە لەگەڵ لایەنێکی عەلمانی چۆن پێکەوە دەگونجێن ئەی ساڵە هەر ساڵە چۆن پێکەوە گونجاوین لەگەڵ خەڵکی دیکەدا وا پێکەوە دەگونجێین ئیش دەکەینە سەر ئامانجەها و بەشەکان لەسەر خزمەتی میلەتەکەمان لەسەر پاراستنی وڵاتەکەمان لەسەر بەرقەرارکردنی دادگەری لەسەر بەرقەرارکردنی هێمنی و ئاسایش لەسەر کارکردن بۆ بەرەو پێشبردننی وڵات لەسەر هەموو ئەو ئامانجەها و بەشانە کە هەموو خەڵک و هاوڵاتیان تێدا بەشدارن لەسەر ئەوەم پێکەوە دەگونجێین و بەڕاستی شتێکی ناشیرینیشە دوای ئەوەی ئێمە زۆر بە ڕوون و ڕاشکاوی گوتومانە لە ئەدەبیاتی خۆماندا ڕوونمان کردوتەوە لە کتێبەکاندا لە کەناڵەکانی ڕاگەیاندنماندا کە ئێمە بڕوامان بە پێکەوە ژیان هەیە بە تەبایی هەیە ئێمە کێشەمان لەگەڵ ناتەبایی هەیە کێشەمان لەگەڵ یەکتر تەحمل نەکردندا هەیە وەگەر تەماشای دەوڵەتی ئیسلامیش بکەین هەر لەو ڕۆژەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەوڵەتی ئیسلامی بنیاتنا دەوڵەتێکی پرۆلاریزم بوو متعدد بوو وەکو گوتم موسڵمانی تێدا بوون منافقی تێدا بوون جوولەکەی تێدا بوون مشریکی تێدا بوون و دوایش ئەو دەوڵەتە هەر بەو شێوەیە بە هەموو پێکاتە جیاوازەکانیەوە دوای مەجوسیشی چۆنە ناو بوذاییش و نەفرانی و هەموو کەمایەتی فکری دینەکانی هاتنە نێو و دەوڵەتی ئیسلامی سنگی فراوان بوو لەگەڵ هەمووان مەداری دەکرد بەبێ ئەوەی کە ڕێگە بدا بە موسڵمانێک دەزەرژی بکاتە سەر مڵک و ماڵ و ناموس و نەفس و معتەقەداتی هیچ کام لەوانە هەر بۆیش هەموو ئەوانە ماون ومانەوە لە عالەمی ئیسلامیدا لە حاڵێکدا کە موسڵمانان هەبوون لە هەندێک شوێن بەڵام دوایی ناموسڵمانان لەگەڵیاندا مەدار نەکردوون وەکو ئیسپانیای ئێستا ئەندەلوس کە دوای ئەوەی موسڵمانان 600 لێ بوون 500 لێ بوون ئەمجا دوایی موسڵمانان قەلاچۆ کرد بەڵام لە هەر شوێنێک جوولەکەی لێ بوون نەفرانی لێ بوون بوذایی لێ بوون زەردەشتی لێ بووە مەجوسی لێ بووە تەماشا دەکەی و کەماتە دینی و فکریانە هەرماون بۆچی چونکە ئیسلام ڕای بەوە هەیە کە لەگەڵ خەڵکدا بژیە
ئیسلام بۆ بڕای بۆ هەیە کە خوا ئەم ئینسانەی داناوە تاقیب کاتەوە ئەوەی کوفر هەڵدەبژێرەوە ئیمان هەڵدەبژێرێ گرنگ ئەوەیە زوڵم لە یەکدی نەکەن ئەوەی کە ئیسلام قبوڵی ناکە بریتێ لە زوڵم ئەمجا پەنابردنە بەر ناوزڕاندنی خەڵک تەشیر پێکردن ئەلبەتە ئێستا بۆیە دەڵم چونکە هەندێک لە ئەندامانی خۆمان بەوە زۆر قەڵز بوون کە هەندێک شت لەسەر بەندە گوترا بەڵام بەڕاستی ئێمە خۆمان زۆر پێوە ساڵت نەکرد بۆ چونکە ئەو درۆ دەلەسان لێ مێژە دەکرێن ئێمەش لەخوا بە زیاد بێ کەممان نەکرد هۆ لە زیادی داین و خەڵک و جەماوەری کوردستانی ئێستا هۆشیارترە لە جارانیش ئەگەر